بەڵازان و خۆشەویستانمان لە چۆری یەکەم لەگەڵتان دەبین و بەردەوام دەبین سەبارەت با گرنگی هونەر و ئاوازی عیرفانی کە بەڕێز کاک هەمەوەندلەوەنی هونەرمەند میوانی بەرنامەکەماندا ماوەسەر خێر بێ هەموو بینەرانی بەڕێزی کەناڵی پێم و دەستن دەگانانی یخوا بەخێر بێ سەر دوو چاومان بەرنامەی بەڕێوە بن تەشەکرەکەم دەست خۆش بێ دەستخۆشی لێکین بۆ ئەو بەرهەمە جوانە تا تۆزەگەگەل لەسەر و بەرەوە قسەمان بۆ بکەیت بەڵام بەرهەمە کارێکە بۆ بەڕێز سەلاحەدین ئەیوبی گوتراوە دوایەوە شعر و تێکستەکەی کاری خۆمە ملودیەکەیشی بەشێکی لە ملودیەکەی کاری خۆمە موزیکی برای بەڕێزم کاک دیاکۆی خالقی ئاهەنگسازی و ئەرەنجی بۆ کردووە و دەرهێنانەکەیشی کاری کاک دیار مەهدیە پێشکەشی ئەوەی بەڕێز و سەلاحەدین ئەیوبی یەکێک بوو لە سەرکردە گەورەکانی کورد کە بەڕاستی جێی شارازیە ومانە بەڵام ئەوەی کە لە کلیپەکەی ئاسە من گوێبیستی بووم عیرفانیەت و سەلاحەدینی ئەیوبی کۆکرد بۆیەوە بەبەست لەمە چی بوو؟ ئەوەی ڕاستی بە ئێمە کۆمەڵگای کوردی ئەتوانم بڵێم باشووری کوردستان یەکێ لە پێگە گەورەکانی بڵێن ئەتوانم بڵێن پایتەختی گەورەی عیرفان و تەسەووفە ینی خاوەنی چەندینی مەکتەبی گەورەیە لە بواری عیرفان و تەسەووفدا و خەڵکی ئێمە خەڵکێکە زۆربیان هۆگری بابەتی تەسەووف و عیرفانن و ئەو شتە لە قوڵایی مێژووە هەر هەبووە بڵێن سەدان ساڵە مەدرسە عیرفانیەکان کەسانی زۆر گەورەی و شارەزایان لە بواری ئەدەبیاتی عیرفانی و ئاوازی عیرفانی بڵێن پەروەردە کردووە و ناساندویانە بە کۆمەڵگا خەڵک زۆر هۆگری ئەو بابەتەیە ئەڵبەتە عیرفان هەر لە بابەتێکە کە لە ناوڕۆکی ئاین و ئیماندا هەیە ینی ئەو کەسێک کە ڕوو لە ئیمانداری و ڕوو لە تەقوا ئەکاتوە حەزێکا پەیوەندیک و ارتباتێکی عاتفی لەگەڵ خوای میهرەباندا هەبێت ڕوو لە ڕێگەی پێ عیرفان دەکات بۆ ئەوە زووتر بگات بە مەسایلی بڵێن ئاینیەکەی خۆی وە بڵێن ئیمان و تەخواکەی خۆی تەرەقی پێ بکات ئەو کەسایەتی گەورانش بێشەک شارەزا بوون لەو بابەتەوە و هەر لەو ڕێچکەیە بڵێن کۆشیشیان کردو تلاشیان کردووەوە ئێمەش ئیتر بە نۆبەی خۆمان هەر کەسۆ لە جێی خۆیە کە کار لەسەرەوە بابەتانە ئەکات ئێمە ئەتوانم بڵێم کەسانێکی زۆر شوارەزا و بەتوانەمان بووە بەتایبەت لە ئەدەبیاتدا کە کاریان لەسەر بابەتی عیرفان کردووە و عیرفان جەوهرەی ئیمان و تەخوایە بەڕاستی ئەگەر تۆ بتەوێ زۆر نزیک بیتەوە لە پەروەردگار ئەگەر بتەوێت تێکەڵ بیت و ڕابطەیەکی خۆشەویستی زۆر گەورە لەگەڵ پەروەردگاری خۆتا بگەی بێ لە ڕێگەی عیرفانەوە ئەتوانی زووتر بگەی بەو ئامانجوەرانە بێگومان مامۆستا مەوەد تێڕوانینی خۆت چۆنە بۆ سرودی ئاینی لەم کۆمەڵگای ئێستاماندا لەم سەردەمەی ئێستاماندا پێ دوایە پاشەکشەی کردو یاخودەوە تا بابەتە هونەری ئیسلامیەکان لە ئێستادا گرنگیان پێدرێت و زیندووە کرێنەوە وڵاوە ڕاستی بێ زۆر گرنگی پێ نادرێ لەبەر ئەو لێشاوە هجوومە فەرهەنگی و کولتوری بێگانەوە کە لەسەر فەرهەنگی ئێمە هەیە بێگومان پێشێل کراوە ئەو بابەتە ئێمە ئەو بابەتە زۆر گرنگە و هەر لە مێژوودا هەمان بووە بەڵام بەداخەوە لای لێ نەکراوەتەوە و ئیهمال کراوە و ئێستەیش ئەتوانم بڵێم زۆر گرنگی پێ نادرێت بەڕاستی ئەویش خەتای سیستەمی میدیایی کە سیستەمی میدیایەکی زۆر بەهێز نییە لە پشتی ئەو بابەتە بوەستێت و هجوومی کولتوری بێگانەی زۆرە کە لە ئاستی کۆمەلگاکەمان ڕنگدانەوەی زۆری هەبووە لەبەرەوەیە بەداخەوە زۆر گرنگی پێ نەدراوە ئیتر برانی چۆنە بێت ینی هیوادارم کە ئەو بابەتانە کەسانێک هەبن بە شێوازێکی ئاکادمی و ئەلمانیزە کار بکەن لەسەر و بابەت خۆی هەڵبژاردننی ئاوازی زۆر جوان و تێکستی زۆر جوان کاریگەری بێت لەوەی کە کۆمەڵگایمە گوێگرێکی باشە بۆ بابەتەن هەڵبەت شتەکە زۆر جوان بێگومان وایە زانی چۆنە ئێمە ئەدەبیاتێکی زۆر گەورەمان هەیە لە بابەتی عیرفانە زۆر ینی ئێمە کەسانێکی وەکو مۆلویمان هەیە کە ئەوانە
تواونەتەوە لە ناو بابەتی عیرفان خودمانەیە کەسانێکی وەکو مەحویمانێ کەسانێکی وەکو نالیمانەیەوە کەسانی زۆر شارەزەمانەیە لە بۆرەکە و ئێمە موزیکێکی تایبەتیشمان هەیە یعنی موزیکی سوفیانە و موزیکی عیرفانی زۆر کاتی خۆی زۆر گرنگی پێدراو بووە بڵێن سەدان ساڵ پێش ئێستا ئێمە ئامێری تایبەتمان بووە بۆ نمونە بۆ کاری موزیکی عیرفان دەتەکی ئەو خانەقاکانە چەندین ئامێر بووە کە ئێستا هەر شوێنیان نەماوە ینی کەس نەهاتوە توێژینەوە بکات لەسەر ئەو بابەتانە دوایەوە ڕێتمی تایبەت ئیقاعی تایبەتمان بۆ موزیکی عیرفان و بۆ داڕەشتنی ئاهاتە بڵێن عیرفانیەکان ئیتر مهم ئەوەیە کەسانێکە بن بەڕاستی کاری لەسەر بکەن ینی جێگەی توێژینەوەیە ئەو بابەتە جێگەی توێژینەوەیە ئەتوانی دەیان کاری پرۆفشنال لەسەر و بابەتە بکەیت چون لە جەوهرەی مێژووی ئاینی وڵاتەکەی ئێمە هەیە بە دەوڵەمەندی هەیە ینی وەکو مەغزنێکی گەورە ئەو بابەتە زۆر بە فراوان ئەبیژێ بەڵام بە کرچ و کاڵی خۆی ماوەتەوە ئیشی لەسەر نەکراوە کاکەمەوەند پێت وایە ئێستا لە شوێنێکی کوردستان زیاتر گرنگی بەم هونەرە دەدرێت بابەتی عیرفان ئەتوانم بڵێم لە هەورامان زۆر گرنگی پێێتێت هەم کاری زیاتر لەسەرکرێ بەڵە کاری زیاتر لەسەرکەسی لە ڕۆژەڵات خەڵکی کەسانی پرۆفشناڵی زۆر بڵێن بەرهەمی زۆر باشیان دروست کردووەوە ئامادەیان کردووە چ وەکو کتێب چ وەکو ئاو کاری موزیک بەس هێشتا لە باشوور ئەو شتە بە زعیفی دەبینرێت خۆی پێوەستیشە هەندێک جار بە بوونی میدیایەکی بەهێز کە گرنگی بات بە ئەم بابەتانە هەڵبەت خۆتەزانی لە هاوشانی میدیا ئیسلامیەکان چەندین میدیای دیکە هەن کە کار لەسەر ئەو ئاواز و ئەو هونەرە غەربی و ناشرینانەی کە ارتیباتی نییە بە کۆمەلگای ئێمەوە بوونیان هەیە بۆیە بۆ بەرەنگاری ئەمە گرنگە کە زۆر زیاتر احتیمام بدرێت زۆر میدیایەوە احتیمام بدرێت زۆر گرنگە چونەوە بەشێکە لە فەرهەنگی ئێمە بەشێکە لە ئەدەبیاتی ئێمە تۆ سێرکەی هەموو کەسایەتی گەورەکانی بواری ئەدەبیات بەنەوەیەک هۆگری مەدرسە عیرفانیەکان بوون بەنەوەیەک پەروەردەی مەدرسە عیرفانیەکان بوون بەس کاری لەسەر نەکراوە و ئێستا هەر ئەوە کە عەرزم کردی ئەو لێشاوە پڕحەجمەی هجومی فەرهەنگی بێگانە هەموو شتێکی داپۆشاوە بە ئیسلاح هەموو شتێکی داشاری بوو بەم ساڵات ئەو عاریفانەکەن کە خۆت معجیبیان بوویان حەزەکەی لەرەوە کورتەیەک یاخود پوختەیەکی لێ باس بکەیت وەڵا ئەوەی ڕاستی بێ من زۆر حەزم لە عیرفان کردووە هەر وە زۆری سرم هێناوەتە ناو مۆزوعەکەەوە بەڵام باسکردن لە بەسادی عیرفان ینی بەڕاستی زۆر قورسە بەڵام ئەوەی کە من زۆر هۆگری بووم بۆ نمونە من زۆر حەزم لە شێوازی عیرفانی بڵێن بایزیدی بەستامی و عەتاری نیشابوری و مەولانای ڕوومی زۆر حەزیان لێ یەکەم لەبەرەوە لە ئێران ژیاوم و شارەزایم لە ئەدەبیاتی فارسی ئەو شتان هەیە زۆر تێکەڵ بووم بەتایبەت لە مەولانا زۆر ینی ڕۆژانە هەر سەرۆکارم هەیە لەگەڵ ئەوەی کە شارەکانی مەولانا بخوێنمە و کاریان لەسەر بکەم دەنگیشە هەر لەوانەوە نزیکە وەڵات لە ئێران زۆر ژیاوم ئیجا ئەو ئوسلوبە ئاوازیانەی کە لەوێ پەیڕەو دەکرێت کارم کردووە لەسەر ئەو شتانە ئیتر بۆیە تۆزێک نزیکی هەیە لەگەڵ هونەری ڕۆژەڵاتیە خۆی زۆر مهمە ینی تۆ بەدەل لە بۆ نوێسە لە کۆمەلگای ئێمە لەوانێت تۆزە پاشەکشی هەبێ زۆر گرنگی پێ نەدرێ بەڵام ینی گرنگە کە بزانی چ کۆمەلگایە چ وڵاتێکی دیکە گرنگی ئەدات بەم بابەتە ئاینیە بەم هونەرە تۆ بتانی مەسەرەن هونەرمەندەکانی دیکەش ئەسپی خۆیان تایە تاو بدەن بۆ بتوانن زیاتر باشتر ئەو شتە جوانانی کە لەوێ هەن لە کوردیا بەکاری بێننەوە وڵا بەداخەوە ئەزانین چۆنە خۆ ئەو وڵاتانەی کە کار لەسەر بەسالی عیرفانەکەن بۆ نمونە ئوزبەکستان یەکی لەو وڵاتانەیە کە زۆر قوڵ بوونەتەوە یان خەڵکی زۆر خەبیریان تایە بۆ نمونە لە پاکستان هەیە ئەوانەی کە حەز لە مەسالی تەریقەت و تەسەوف دەکەن بەڵام لەبەر نەبوونی پەیوەندی و پردی ارتباطی لەبینی کول فەرهەنگی ئێمە و فەرهەنگی ئەو وڵاتانە ئەگینا بۆ نمونە لە تونس هەیە ئەو شتانە لە تورکیا هەیە لە تورکیا مەدرسەی گەورەی بڵێن عیرفان هەیە وەکە لەسەر شێوازی عیرفانی مەولانایی ئەەکەن بەس پەیوەندەکان زۆر کەمە ئەلبەتە من پرۆژەیەکم تەڕاحی کردووە لەسەر ئەو بابەتە زۆر گرنگ ئەلبەت ئیستا ناتوانم باس لە نەوعی و ناوەڕۆکی پرۆژەکە بکەم بەس ئێستا حاڵی حاضر من ستافێکمان دروست کردووە کە
کار لەسەر بوارێک لە بابەتی عیرفان ئەەکەین بۆ ئەوە لە داهاتووە وەکو بەرهەمێکی گەورە ئامادە و پێشکەشی بکەین. ئێستا بۆ نمونە ئەوە مانگی کێمە دەستمان پێ کردووە و خەریکین پەیوەندیەکی لەگەڵ مەجموعەیە کەسانە کە لەو بۆرە شارەزایان هەیە، ئەلبەتە بە شێوازێکی هونەری ئەتوانە بڵێم وەکو فستیواڵێک بەنیازین ئەگەر کەس پشتمان بێت ینی پاڵ پشتمان بێت ئامادەی بکەین و بەڕێوەی ببین کە دقیقاً بابەتی عیرفان و تەسەووفە لە ئاینێکی جیاوازەکاندا و بەتایبەت ئاینی پیرۆزی ئیسلامی. زۆر باشە، پێمان خۆشە هەڵسامان پێویستی بەرهەمێکت بین بۆ لە خزمەتم خۆمان ئامێریکا پێێتە بەستە خزمەتەی. أي رفيقاني طريقة درديش قيم شاركن يوم بجاري بمكوجان جرقم بخنجري باركن صد حكيم هاتو علاجي أمبرينا يخونك تو علاجي زخمك مكزوب لقمان مورا تو علاجي زخمك مكزوب لقمان مورا روجي جاجنا وشاو كان موسمي آزاديان بو بلا قرداني بالات خوشي قربان مورا بوش أمن سوچم چیا ای سروی بستانی رم بوی کبابی جرگ کم با هر بشی کافر ببی بوی کبابی جرگ کم با هر بشی کافر ببی دەسەکان خۆش بە بۆ بەنەکەم بێنیان تۆزێ خۆش بێت زۆر زۆر تایبەت بوو ماشەڵڵا دەنگیشە هەر لە سەید عەلیەوە خۆی خۆش بنزیکە مامسا هەمەوەند سپۆرتی مادی بەڕاستی شتێکی گرنگە بۆ هونەرمەندان بۆی کە پەرە بە بوارەکەی خۆیان بن. ئەو کلیپەی بەنمونە بینیمان پێش ئەوەی دەست بەتەوەرەکەمان بکەین کلیپێکی جوان بوو، بەڵام بۆ ئەوەی کە چەندین کاری لەم جۆرەت هەبێ پێویستت بەلایەنێکی مادیە تا چەندێک هاوکاریتان ئەکرێ خۆت توانی وتانە بەرهەمتان هەبێ. وەڵا ئەوە ڕاستی بێ ئیسا ئەو بەرهەمەی کە پێشکەش کرا ئەو کلیپە خۆی کارکردن لە سەر شەخسیەتێکی کارزماتیک و
بڵێن پیرۆزی وەکو سەلاحەدین ئەیوبی ئەگەر بتەوێتەوە لە کلیپێکە دەربخەیت ئەو بڵێن ئەو وەسفانە و ئەو تۆسیفانەی کە ئەو بەڕێزە بوویەتی ینی زۆر قورسە، ینی من ئەگەر بمەوێت کلیپێک بکەم کە هەموو شخصەتی ئەو بەڕێزە دەربخەم و دیاری بکەم بەڕاستی ئەتوانم بڵێم ینی ئیشی شەریکەیەکی گەورەی سینەماییەوە بدەیان $10 ناتوانیت تۆ ئەو شتانە تەسویر بکەیت و ئەو شتانە بەحس بکەیت، بەڵام ئەوە کلیپێکی سادە بوو، ئەلبەتە موزیکی خۆم بە زۆر بە موزیکی باش و بە سەرکەوتووی ئەزانم، بەس وەکو کلیپەوە پلەیباکێک بوو، چون لەوە زیاتر ناتوانانی کاری لەسەر بکەیت، تۆ هەر وەکو پلەیباکێک ئەتوانی کاری لەسەر بکەیت، بەس ساپۆرتی مادیەکە فەرمووت ساپۆرتی مادی ناکرێت بەڕاستی. زۆر گرنگە چون لە دنیای هونەرە ئێستا دنیای هونەر کە ڕەبت کراوە بە میدیایەوە، هونەر ڕێنێ پەیوەندیکی ڕاستخۆی لەگەڵ میدیا هەیە، ئەبێ حتمما ئەو بەرهەمانە ساپۆرتی مادیان هەبێ، ئیمکاناتی مادیان هەبێ. هەرەوەش ڕەنگە هۆکار بێ بۆی کە پێشکەوتنێک نییە لەم هونەرە. نا بەڕاستی هۆکار ئەوە هۆکارەکە هاوکاری مادی بۆ ئەو شێوازکاران ناکرێت، یانی نییە مەگەر خۆی بیکات کەسێک لە گیرفانی خۆی ئەو وینانە بکات. ماوەساگەرەوەش نەبێ گرنگە کە میدیا بەتایبەت میدیای ئیسلامیەکان گرنگی بن بەم بابەتانە و بەم هونەرانە، ینی هاوکار تابن لەوەی کە بتوانن بۆ منە لە کلیپێکە لە سەپۆرتکردنی کۆنسێرتێکە ئەمانش بۆ خۆی کاریگەری باشیە بێت. وەڵام میدیا خۆی کاری میدیا ئاینیەکانە بەتایبەت میدیا ئیسلامیەکان، بەس ئیتر وا بزانم من ئەوەندەی کە شارەزاییم بەبێت و بیستمە ئەوانیش بڵێن توانایەکی مادی زۆریان نییە بەڕاستی، ئەوانیش بۆ خۆیان ئەگە مەجموعەیە سپۆنسەریان هەبێت بۆ کارە ڕۆژانەکانی خۆیان لەوە زیاتر باوەڕ ناکەم بینیان هەبێ، هەرچەند کاری ئەوانە بەڕاستی ئەبێ ئەوانیش دەست بدەن بە دەستی ئەو هونەرمەدانە و کەیانەوێ کار لەو بارەدا بکەن. مامۆستا پێشتر ئاماژت بەوە کرد کە تێکستی و بەرهەمای سەلاحەدینی ئەیوبی هی بەڕێستانە و باز لەو بکەی لەگەڵ دەسومەچەکە چۆن لەگەڵ نووسینی تێکست و شێعر و ئەوانەیە. وەڵی من ئەوە بڵێن شیعرێکی بۆ گۆرانی وتراوە، ینی ئەوە شاری گۆرانی پێڵێن لە ئێرانی پێڵێن تەرانە، شاری تەرانە. زۆر شارەزاییم لە شاری قورس نییە بڵێن ئەو شارانێک کە لەسەر مەسایلی ئەدەبی و شتە، بەس وەکو گۆرانی ئەتوانم ئەو شتانی کە پێویست مەچون خۆم حەزم هەیە بۆ بابەتەکە. ئەو گۆرانیش بەڕاستی برادێکی بەڕێزم هەیە کاک گەیلان لە ڕۆژهەڵات برادری دەورانی منداڵیمە زۆر حەزیە کرد کە پیشنهادی ئەو بوو بەڕاستی وتی حەزەکەم کارێکی ئەوە بکەین، زۆری جوان ئەویش زۆر یارمەتی دەربوو بۆ بەڕێوەبردننی بڵێن پرۆژەکە. ڕەنگە کارکردن لەگەڵ وڵاتانی تردا لە بواری هونەری عێرفانیە قورس بیان سەخت بێ، بەڵام لەگەڵ هونەرمەندانی تری کووردا هیچ کارێکی پێکەوەی هەیە بۆ بەرەو پێشچوون یاخود کارکردن لەسەر بابەتی هونەری جوانی عێرفانی؟ وەڵا خۆی ئەزانی چۆنە حاڵی حاضر لە باشووری کوردستانە کارکردنی هونەری هەمووی بۆ بە تاکلایەنانە، ینی هەموو کەس بۆ خۆی ینی ئرتباتی بڵێن پەیوەندیەکان نەماون لە بینی هونەرمەندەکانە زۆر کەم، چون هەرکەس بەوە ڕائگات کە کارەکانی خۆی بەڕێوە ببات، بەڵام بە هەر حاڵ ئەوە زۆر پێویستەکە هونەرمەندان ینی کۆمەڵە هەبێت، ینی بۆ نمونە ئەنجومەن هەبێ ڕێکخراو هەبن کە کار لەسەر و بارانە بکەن و ئەو پتانسیێڵانەی ئەو هونەرمەندانە ئەوانەی کە وزیان هەیە لەو بابەتە کویان بکەنەوە بڵێن پرۆژیان بۆ تەڕاحی بکەن و دوای ئەوە ڕێنوێنیان بکەن و هاوکاریان بن، بەس ئێستا حاڵی حاضر پەیوەندیەکان زۆر کەمە، هەموو تاگلایەن لایەنیە. مامۆستا لەگەڵ ئاوازی فارسیە چۆنی و ئەگەر شتێکی فارسیش ئەگەر هەبێت ئامادە بێت؟ وەڵا ئەوەی ڕاستی بێ من ئاوازی فارسی دەنگە زۆر نزیکە لەوە زۆر باش نیم ڕاستەکەی، بەس قورسە ینی تۆزێ ئاوازی فارسی تۆزێ ئوسلوب و قەواعدی خۆی هەیە، وەتە بۆی کە خۆت لەوێژیایی احتیمالی هەیە تۆزەگەر ینی ئەوە بێ شتێکی لێ وەرگرتن بخوا بەسەر چاو بەس عەزم کردی کە بێنێن خۆگین برۆ شتێک نەبوو لە داڵغەمە ڕاستەکەیش کتوبڕ پێم هەر چەند دێڕێکیش پێمان خۆشە چکە کۆپڕی بچوو زۆر باشە. جانا حدیث حسنت در داستان
نگنجد جانا حدیث حسنت در داستان نگنجد رمزی ز راز عشقت در صد زبان نگنجد سودای زلف و خالت در هر زمان آید اندیشه وصالت جز در مکان نگنجد اندیشه وصالت جز در مکان نگنجد یا هەمیشە بەردەوام بیگەر شتێکت ما بێت دەرفەتمان تەواو بە گەشتێکمان بێ شتێکمان باز نەکردبێ سپاس و ڕێزم هەیە بۆ ئەو ستافە جوانەی بەرنامەکە و بینەرانی بەڕێز و خۆشەویست بۆ داوا لێبوردنەکەم کە بەم بەیانی زووە من گۆرانی وتی چوون تۆزێ قورسە باواسی بەتایبەت ئاوازی ئێرانی دەنگەکەت بە بەیانیان نەخوایانی زۆری نییە دەستە خۆش بێ من دیساندا ئەو زەحمەتەی کێوە کێشەتان بۆ بەردەمەیە یخوا بەخێر بێ سەر دوو چاومان مامۆستا هەمۆن لۆنی هونەرمەند یخوا بەخێر بێ سپاس بۆ دەرفەتان بۆی بەڕێزش